ئازیز و خۆشەویست ئازانی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژەیە لە شاری کۆیی خۆشەویستم لە مۆزەخانەی ئاغالەم لەگەڵ زۆر بەڕێز نووسەری هێژە و ئازیز مامۆستا ڕێبوارسیویلی گفتوگۆ دەربارەی گۆرانی شاعیرەکەم دنیابینی شعری گۆران پرسەکانی گۆران سەرنجی مامۆستا ڕێبوارسیویلی دەربارەی گۆران ئیستاتیکا و چەمکی بینین و تەماشا و خەیاڵ و هزرین و چەمکی وێنە و کۆڵێک شتی ئەنتیکە و دانسقە و دەگمەن و جوان لەبارەی عەبدوڵڵا گۆرانی شاعیرەوە کە بەڕێزیان لە چوارچێوەی کتێبێکی دەگمەن و دانسقەیە دەریان بڕێ و سەرنجگەلێکی زۆر باش و جیاواز و تایبەتە. بەڕێز مامۆستا ڕێبوارسیویلی لە کۆی ئەو کتێبانەیە کە دەربارەی ئەدەب نووسیونی ئەتوانین بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئەگەر سەردەمانێک مامۆستا عەبدولکەریمی مودەڕێز لە ڕێگەی ئەو خوێندنەوانی کە بۆ دیوانەکانی شاعیرانی کلاسیک کردوونی بە جۆرە لە جۆرەکان توانین بڵێن جۆرێک لە خوێندنەوەی مامۆستا مودەڕیسیانەمان هەیە بۆ دەقی شعری و هەروەها ئەگەر سەردەمانێک کۆچ کردو مەسعود محەممەد لە ڕێگەی کتێبەکانی نالێ و حاجی قادرەوە جۆرێک لە دنیابینی تایبەتی خۆی هەبوو بێ بەرامبەر بە دەقی شعری کوردی لەم ڕۆدا ئێمە ئەتوانین بڵین دوای کتێبی نالێ و کتێبی قوباد و کتێبی حاجی قادری کۆی و ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ ڕۆژنامەنووسی ئەدەبیەکان بەتایبەت لەگەڵ شاخەوان سێق و ئارام حاجیە ئەنجامی داون ئەتوانین بە شێوەیەکی زۆر پوخت و تایبەت بڵین ئێمە خاوەنی شخصیتێک و کارکتێرێک و نووسێرێکین بە ناوی ڕێبوارسیویلی کە خاوەنی دنیابینی تایبەتی خۆیەتی دەربارەی دەقی شعری و لە ناویدا دەقی شعری کوردی بۆ گفتوگۆکردن دەربارەی پرسی ئەدەبیات بەگشتی و لە ناویدا کتێبی گۆران بە خۆشحاڵیەوە لە ئێستایا مامۆستا ڕێبوارسیویلیم لەگەڵای گفتوگۆ دەربارەی گۆرانی شاعیرەکەم. مامۆستا گیان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس ئێوەش بەخێر بێن لە خزمەتە. وەکو لە پێشکی بەرنامەکەیە بەڕێک ئاماژەم پێدا ئەتوانین بڵێن ئێستا ئێمە خاوەنی جۆرێک لە دیدگا و جۆرێک لە خوێندنەوەین کە ناوی خوێندنەوەی ڕێبوارسیویلیانەیە بۆ دەق بە تایبەتی لە دوای خوێندنەوەکانی نالێ و حاجە قادری کۆیی وەک شعری کلاسیک و دواتر گۆران وەک شعری نوێ و دواتر قوبادی جەلیزادە. نزار سابیر لە پێشکی کتێبەکە وتوێتی مامۆستا ڕێبوارسیویلی دەست بۆ دەقێک نابا کە دەقەکە بە جۆرە لە جۆرەکان جۆرێک لە وزەی تیابوو بەیان شتێگەن خۆی خاوەنی باگراوندێکی تایبەتی خۆیەتی بەڕێزیش باس لەوە کردووە لە کتێبەکە من شتێکی ئامادەکرا و حازرکرا و نێبیهێنم بیسەپێنم بەسەر دەقا ئەمەوێ پرسیارەکەم بە پوختی ئەوە بێ ئەو کاتێک کە دەقێک هەڵەبژێری ئەوە چییە بانگی تۆ ئەکا ینی لە ناو دەقا مامۆستا ڕێبوارسیویلی بۆچی ئەگەڕێ ون مەسەلەن بۆ نمونە تۆ چۆن گۆران هەڵەبژێری و شاعیرێکی تر هەڵنابژێری یان نالی هەڵەبژێری و کەسێکی تر هەڵنابژێری ئەمە چییە وا لە تۆ ئەکا گۆران هەڵبژێری یا قوبادی جەلیزاد هەڵبژێری ئەو چاوەی بەڕێزت ئەو نێگایە ئەوە چۆنە؟ زۆر سپاس هاوڕێ عەزیز جارێ بۆ من مای شانازیەکە لە ڕیزی ناوی گەورە نووسەرانی وەکو مودەڕیسەکان و مامۆستا مەسعود محەممەد ناوی منەهێنا کە من خۆم بە شایانی ئەوە نازانم بەڵام ئەوە لوتفی ئێوەیە هەموو خوێندنەوەیەک بۆ من خوێندنەوەیەکی کەسیە زاتیە خودیە بۆیە هەر کەس دەتوانێت بیر و بۆچووری خۆی دەربارەی تێکستی ئەدەبی بە تایبەتی شێعر بخاتە ڕوو شێعریش زمانی خودە پێش هەموو شتێک یعنی ئەگەر بڵێن شێعر ڕەنگانەوەیە ئەوە پێش هەموو شتێک ڕەنگانەوەی خودێکە کە با بڵێن یا شاعیر خۆیەتی یا خوێنەری شێعرە بۆیە هەموو کەس ئازادی ئەوەی هەیە کە خوێندنەوەی هەبێ بۆ دەقی شعری بەنیسبەت منەوە لە هەڵبژاردنما بۆ ئەو شاعیرانەی پەنایان بۆ بم ئەو قسەی جەناب ڕاستە لە هەموو هەڵبژاردنێک هەڵنەبژاردنێکیش چەندین هەڵنەبژاردنیش هەیە وەختێک ئێمە هەڵەبژێرین ئەمە ئەتوانین بڵێن غەدرێگەکەین لە هەمان کاتە بۆ کەشفکردنی دەقێک یا چەند دەقێک یا شاعیرێک چەندین شاعیری تر هەڵنابژێرین هۆکارەکەی ڕەنگ بێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە شعر بۆ من جیهان بینیەکی خودیە بەڵام خودێک کە لە ناو مێژوویەکی دوور و درێژدا ئەگەر باز لە کورد بکەین لە ناو مێژوویەکی دوور و درێژدا درێژەی هەیە ئیمتیدادی هەیە واتە ئێمە ئەم خودە ئەتوانین لە قۆناغە جیاوازەکانی هەزرین و هەست و با بڵێن ژیانی ئینسانی کورد لە هەموو دەڤەرەکانی کوردستان ببینین ئەم خودە خودێکی
بڵین منعزیل نییە، دابڕاو نییە، خودێکی پێکهاتەیە لە ناو مێژووی کوردبوونە کە بە زمانی شعر لە قۆناغی جیاواز و لەسەر زمانی شاعر گەلێکی جیاواز خۆیان دەربڕیوە. ئەمە بەشێکی تری ئەوەیە کە شعر بۆ خۆی ژانرێکی یا نەوعێکی ئەدەبی پێکهاتەیە، واتە لە شعردا تۆ مۆسیقات هەیە، هەموو پێک هاتە موسیقیەکانت هەیە، ڕیتمت هەیە، چنینت هەیە، ئاوازت هەیە، وشت هەیە، دەنگت هەیە، ئەمانە هەر هەمووشیان لە ناو فۆلکلۆر و ئەدەبیاتی زارەکی ئێمەدا هەن. واتە کە ئێمە دەڵێن شعر مەبەستمان تەنیا لە شعر نییە وەگەوەی لە دیوانی شاعیرێکە ڕەنگیاوەتەوە، مەبەستمان لە جیهان بینیەکی شاعیرانەیە کە ئین ئەم خودە کوردیە لە درێژەی مێژووی خۆیدا خۆی تەکمیلە کردووە و من هۆکاری هەڵبژاردنم بۆ ئەم شاعیرانە وایان دەبینم و بەڵگە ئەهێنمەوە بۆی کە ئەم شاعیرانە بەشێکن لەو خودە پێک هاتەیەی کە بە درێژایی مێژووی نووسرا و وتراوی ئێمە خەریکی خۆتەواوکردن و خۆ دەربڕینە و ئەمەش ئەتوان بڵێم ئەنجیزە و هاندەری سەرەکیەکە لە هەندێک قۆناغدا شاعری زۆر گەورەمانتیا هەڵکەوتون، چونکە توانیوێتی زۆر بەباشی و ڕازگۆیانە گزارش لەو خودە لە ڕەسەنیەتی خودی کوردیانە بکات. ئەوە هۆکاری سەرەکی. دەستخۆش بستاس ئەو نیگایە بەڕێستان هەتانە بەرامبەر بە شاعیرەکان کرێ بڵێم جۆرێک لە جیاوازی تیا ئەبێنمەوە. باشە ئەگەر لەو ڕوانگەیەوە تەماشاکەین لە ڕوانگە ئەکادیمیەکەوە، ئەکادیمی نییە بەو شکڵی کە با بڵین جۆرێک لە کۆنکرێتی و دەقگرتن و ئەوانەی تایە. باشە جۆرێک لە زمانێکی تەڕیتیا و جۆرێک لە قەرەباڵخی و پەلوپۆ هاویشتن جۆرێک لە ئازادی تایە. ئەکری بڵین ئەکادیمیشە لەو ڕووەکە چوارچێوەی هەیە، پلانی هەیە، چوزان بابەتەکان جیاکراونەتەوە. من بەو نوعەتی یەگەم خوێندنەوەی ڕێوارسی وێلیانە بۆ دەقی شعری نە بە تەواوەتی ئەکادیمیە بەو شکڵی کە لەناو لە زانکۆکانە هەیە، نە بە تەواوەتیش نا ئەکادیمیە واتە پلان و پرەنسی پشتی نییە. بەڕێزت لەم ڕوانگەوە چی ئەڕێی ئەو بینینەی خۆت بۆ دەقی شعری؟ وڵی من پێم وایە کە بەشێکی ئەوەی کە ئێمە نەماتوانیوە ئەدەبیاتی خۆمان یا ئەوەی کە من پێڵێ شعریەتی کوردی کەشف بکەین، سەپاندنی شێواز و فۆڕمگەلێکی تایبەتە بە ناوی ئەکادیمی بوونەوە. ئیشی ئەکادیمی بوون بە بڕوای من بەو جۆرەی کە لە 60 ساڵی یا با بڵێن 50 ساڵی دواییدا لە ناو ئەکادیمیا و زانکۆکانی کوردستان نەیانتوانیوە ئەوەندەی زیانیان بە ئەم سامانە کولتوریەی ئێمە لە هەموو بوارێک گەیاندووە، نەیانتوانیوە ئەو وزە داهێنەرانەیە لە ئەدەب و فۆلکلۆری ئێمەدا ئاشکرا بکەن، لەبەرەوەی بەداخەوە پێشتر چەند قاڵبێکیان هەبووە و ئەم شاعیر و ئەدەبیاتی ئێمە فڕێداوەتەنەوە و قاڵبانەوە. هەر شتێکیش تۆ قاڵبت بۆ دانا خودی قاڵبەکە چوارچێوەیەک دەستنیشانەکە کە ئازادی هزرین و جیهانبینی بڵێن زۆر سنووردارەکە. من یەکەم شت کە بڵێن خۆمم لێ دەرباز کردووە ئەوە بێ کە هیچ حکومێکی پێشوەختم لەسەر ئەم دەقە شعریانە ئەم شاعیرانە نەبێ، ینی لە پێشەوە نەڵێ ئەم شاعیرە سەر بەو ڕێبازێ و سەر بەو نازانم تەوەجوه شعریەیە، بەڵکو دەقەکە خۆی بکەمە سەرچاوە و لە دەقەکەەوە ئەوە بەرهەم بێنمەوە کە خۆی تعبیری لێکە. بۆیە نە سەقافەیەکی ڕۆشنبیرێکی پێشوەختی ئەکادیمیم کردوێتە پێوەەر و لە هەمان کاتشا شێوازێکی ئەکادیمیانە من میتۆدم هەیە، من ئەزانم زاراوەم هەیە، سیستەمێکی زاراوە ناسیم هەیە، تعریفی دەکەم، پێناسەیەکەم، خوێنەری لێ ئاگادارەکەمەوە. اینجا بە زمانێکیش کە نزیک بێ لە زمانی داهێنانەوە، ینی بە چاچی نازانم تۆ دراسەی شاعری کوکو مەولەوی بکەی بەڵام بە زمانێک کە یعنی ئەگەر نەشتوانی ئەوەندە تەڕ و پاراو بێ کەمتریش ینی واشی لێ نەکەی کایتە مەولەوی نەناسی، ینی ئەو کۆدە زمانیە تەحلیلیەی بەکاریهێنی گرنگە کە لە نێویدا تۆ زمانی ئەو شاعیرە داهێنەرانەی ئێمەش بناسیتەوە. وستاسکە ئەڵی کتێبی قوباتی ئاڵێ مەسەلەن کتێبی گۆران یەک ڕاز من ئەوەم بۆ دەرەکەوێ لەو دۆخەیە کە ئەتەوێ پێمان بڵێ
گۆرانە بە فۆرمی جیاواز مەسەلت نەدنووسیوە گۆران لە ڕوانگەی فلان شتەوە گۆران لە ڕوانگەی چوزانم فلان تەسەورەوە ئۆکەی بەڵێ نا ئەو پرسیارم زۆر بەدڵا کەسیش ئەو پرسیاری پێشتۆ لێ نەکردووم بەڵام هۆکارەکە ئەوەیە کە من پێم وایە کە ئەم شاعرانەی ئێمە ئەم کتێبانە یەکەم ئێمە یەک گۆرانمان بەتەنیان نییە یەک نالیمان نییە یەک مەولەوی و حاجی قادرمان نییە یەک قوبادمان نییە ئەمانە پێکهاتەیەکن لە چەندین با بڵێن ڕەهەندی جیاوازی کەسایەتی باش نییە ئەم کەسایەتیانە لە وێزگەی جیاوازی ئەزمموی شعری خۆیاندا گزارشیان لەو خودە کردووە کە لێ کاتا خودی ڕەسەنی خۆیانە بەڵام بەشێکیشە لە پێکهاتەی خودێکی گەورەتر کە خودی کوردبوونی ئێمە و وەکو وتیشم لە ناو مێژووی ئێمەدا ئەم خودە خەریکی تەکمیلەکردنی خۆیەتی بۆیە تۆ ئازادی ئەوەت نییە وەک توێژەر یعنی گۆران لە یەک قاڵب بی لە یەک فۆرما بیبینی لە یەک ڕەهەندا بیبینی بۆ یەکە ئەڵەی کتێبی گۆران یعنی ئەو گۆرانەی کە تۆ سەر و سەودای لەگەڵ پیاکەی لەو توێژینەوەیدا کەسێک کە دێ لەسەر ڕەهەندێکی تری شعری گۆرانە نووسێ یا جیهانبینیکی دیکەی گۆران کەشف دەکا کە من پێیم پێ نەبردووە کەواتە ئەوە لێ کاتا ینی هەوڵدانە بۆی کە تایبەتمەندی بدەی بە هەر یەکێ لەم کەسایەتیانە و لە هەمان کاتیشدا مەفهومی کتێب بۆ من یعنی وەکو ئەوی بڵێن جاران دەیانگوت دیوانی شاعری ینی بریتی بێ لە میراتی بەجێماوی ئەو شاعیرە کە لە مێژووی شاعیرەتی خۆیدا بۆی بەجێ هێشتوین وانە جا کتێبی گۆران یا کتێبی نالی هەر بەو ئامانجە کە ئەمانە خاوەنی کتێبن و ئێمە پێویستە لە کتێبەکانیانەوە بیان ناسین و یەک کتێبیشان نییە و زیاد لە کتێبیشان هەیە من لەم ڕوانگەیەوە سەیری مەفهومی کتێب و ئەو ئەینوانەشم کردووە کە بۆ هەر یەکێ لەم شاعیرانم هەڵبژاردووە لە داهاتوە ڕەنگ بێ کتێبی سالم ببینی کتێبی شێخ ڕەزا ببینی یعنی بەو شێوەیە چونکە ئەو منهەجیەتەی من گرتوومەتە بەر بریتیە لە دروستکردنی ماڵێک لەسەر بنەمای گەڕانەوە بۆ شعری خۆمان شعری ڕەسەنی خۆمان ئەم ماڵە چەندین ژووری تێدایە هەر ژوورە ناوێکی هەیە یا با بڵین ئەمە باخچەیەکە من دروستیەکەم هەر درەختەی بە ناوی شاعیرێکەوە ناوی ئەنێم و ئەمانەش هەموو پێکەوە لە هەمان حەوشە و باخچەیە ئەتوان پێکەوە بژین ساس پێما بێمە بەرکوڵێکی باش بوو بۆ سەردای بەرنامەکە مەوێت لەسەر گۆران قسە بکەین پێم خۆشە وەک یادەوەری خۆت لەگەڵ دەیوانی گۆرانە یان لەگەڵ وشەی گۆرانە یان لەگەڵ خودی گۆرانە مەسەلەن لەکوێوە دەستپێیەکە ئەو لە حەزەیەتەوە مەسەلەن حتمما کەسێک کە بەر ئیشێکەکەوێت دەستپێیەکە چ کەساتێک لە زیکرایەتی هەیە شتێک ڕایەکێشەیە کۆنتاکتی تۆ زیکرایەتی تۆ باگراوندی معرفی و ڕۆشنی بی تۆ لەگەڵ گۆرانە لەکەیەوە دەستپێیەکە ئەوە چی بوو وای لە بەڕێستان کرد مەسەن یەکسەر بەرگۆران بکەون و دۆخەکە داگیرسێن و دەست پێ بکەن وڵام من لە سەرەتای هەشتاکان کەیترەوە بوو دیاتەکان سووتان و ڕای گوندەکان بە زۆر ڕایگوێزران بۆ ئێمە ماڵمان هاتە سلێمانی ئیتر وردە وردەش ینی حەزم لە کۆکردنەوەی دیوانی شاعیرەکان بوو سەرەتا بە شاعیرە با بڵێن نەتەوە یەکانی وەکو بێکەس و قانوعان دەست پێ کردوایی بۆم دەرکەوت هەستەکەم لە ڕێگەی شاعری وەکو جەمال غەمبار و ئەوانەوە بوو کە و کاتە یعنی نەوعی لە هاوڕێتی ئێمەیە کرد لە ئاستیا خۆمانەوەندە بە پچووک و ئەوە نەئەزانی کەسایەتیەک بوو ڕێگەی دەدای کە تۆش بێی پێکوڵی خۆت بکەی لەو دنیای ئەدەبی شتوانە زۆر هاندەرێکی باش بوو هەروە حەمەشوان کاک حەمەشوان ڕەسوڵ یەکەم جار دەستی منی گرت بۆ ناو کتێبخانە و فێریەوەی کردم چۆن کتێب یعنی وەرەگری لە کتێبخانە و دوایی ئەیبەیتەوە و یعنی ئەمانە هاندەر بوون بۆەوەی کە ئەتوان بڵێم لە ڕێی ئەوانیشەوە گۆرانم ینی گوێم لە ناوی گۆران بوو و بۆ خۆشم دیوانی گۆرانم کڕی بەرگێکی ڕەساسی هەبوو چەند بەرگی دیوانی گۆران کە بڵاو بووە چەند ڕەنگێکی هەبوو من ڕەساسەکەیم بەرکەوت هەڵمژار و ئەتوان بڵێم ئێمە لە هەشتاویەک وەشتا و دووی لەو کاتەوە بوو بەڵام لە سووریا کە ڕێمان کەوتە سووریا و ئاوارە بووین و ئەمانە لەوێ هەندێک هاوڕێم هەبوون
وەکو خالید ئەحمەدوانە زۆر باسی گۆرانیانە کرد بەڕاستی بە نەوعیش باسییانە کرد من زۆریش لیان تێناگەیشتم ینی ئەتوان بڵێم ئاستێکی بەرزیان هەبوو لە قسەکردن لەسەر گۆران ئیتر ئەمەم تیامایەوە کە لەگەڵما ئیتر دوایی کە ئەم پرۆژێم دەست پێ کرد لە بیدایەتی نەوەدەکان لە نالیەوە گۆرانیشم ئەتوان بڵێم هەر لەو کاتەوە لە زەی نابوو کە ڕۆژگارێک بتوانم قسەی لەسەر بکەم ینی بەم شێوەیە من گۆرانم ناسی بەڵامی تر لەو 5 ساڵەی ئەخیرا توان بڵێم بە تەواوی خۆم بۆ زۆر باشە وساز لە پێشەکی کتێبەکە باس لە هەندێک ڕەهەندی تایبەت و جوانەکەن بە شێوەیەکی تیۆری لە لای گۆران مەسەن بۆ نمونە چەمکی شعریەت چەمکی وێنە چەمکی هزرین چەمکی خەیاڵوانە ئەمەوە بڕێک لەسەر شعریەت بوەسین بۆی دوایی بتوانین باش گۆرانی پێشێ بکەینەوە وساز شعریەت چییە ینی ڕاستە لە وشەی شعرە وەرگیرا وەڵام هەر تایبەتە بە شعر یان ئەکرێ مەسەلەن تابلۆیەکیش مۆزیکێکی جۆرێک لە شعرەتی تیاە و ئەتوانین بڵێن شعرەتی دقەکانی گۆران لە چیە چۆن ئەتوانین لە ڕێگەی شعرێتەوە داخلی ناو دقە شعرەکانی گۆران ببین ئەگەر لەسەر شعرێت بڕێ من بۆ خۆم وشەی شعریەت پۆئیسیس لە یۆنانیدا واتە نەوعێک لە داهێنان واتە شتێک کە لە بناغەدا نییە بەڵام تۆ وەک هونەرمەندێک وەک شاعیرێک وەک ئاخێوەرێک وەک ڕۆمان نووسێک دایهێنی واتە ئەیخەیتە دنیاوە ئەیخەیتە بەرچاو و ئەیکەی بە بڵین دەریچێ کە ئینسانەکان لە ڕێگەیەوە بتوانن بەشێکی تری ئەو دنیا بین کە ئێمە تا ئاژین وەڕەت پەیوەندیشی ڕاستە و خۆشی بە ئەو ژیانەوە هەیە کە ئێمە هەمانە هەستکردنی مرۆڤ لە شوێنێکدا ئێمە کە بتوانین هەستەکانمان ئازاد بکەین واتە شعوری خۆمان بەرامبەر بە شتەکان ئازاد بکەین دەرفەتی ئەومان بۆ ڕەخسێنێک کە دنیا بەو شێوەیە نەبینین کە بەسەرمانە سەپاوە یا واقع بە نوعێک بەسەریا سەپاندوین بەڵکو بەو جۆرە ببینین کە بۆ خۆمان دەمانەوێ دنیا هەبێت یا و ئەمە ئەتوان بڵێم ئەم شعورکردن و هەستکردنە کە ئینسان خۆی بۆ تەرخانەکە سەرەتای داهێنانە داهێنانێکی ڕەسەن کە سەرچاوەکەی ئینسان خۆیەتی ئینسانی داهێنەرە و لێرەوە پۆئیسیس واتە داهێنانی دنیایەک سەر هەڵدەدا و ئەم شاعیرانەی ئێمەش و شاعیرانی دیکەش لە دنیادا کە ئێمە بە داهێنەران ناسین ئەتوان بڵێم هەر لەم ڕوانگەیەوە کەرەستەی بنەمایی داهێنان بریتێ لە زمان یعنی ئەگەر ئێمە زمانمان گرت نەک وەکو وەسیلەیە کە شاعیر لە ڕێوە خۆی دەرەبڕێ بەڵکو زمان خۆی غایەتێکە لای شاعیری داهێنەر لە داهێناندا زمان جا زمانی وێنە بێ زمانی حتا نەخشەی زەوی بچێشە زمانی ئەوەی کە بێڵێ هێڵکاری ئەندازیاری بێ ئەمانە هەمووی بەشەکانی زمانن زمان تەنیا وشە و پیت و ڕستەکان نین هاوڕێازی زمان بڵی بەشێکی گرنگە لە شعریەت ئەمەوێ بڵێم زمانی داهێنان خۆی بکەرە پێوەەر بۆ نمونە لە شعرە زمانی شاعیر بۆ ئێمە پێوەرێکی یا دەریچەیەکە کە لێوەی ئەو جیهانە کەشفەکەین شاعیر بیری لێکردێتەوە بەڵام هەر زمان خۆی ڕێگەی نەداوە ئەوەی بیری لێکردوێتەوە دابەزێنێتە ناو زمانی نووسراوە چونکە زمانی نووسرا و زمانێکی زۆر مقەیەدە زۆر سنووردارە جارێ ڕێزمان سنوورێکی بۆ داناوە واتای وشەکان سنوورێکیان بۆ داناوە ڕستە بۆ خۆی سەرەتا و کۆتایی هەیە خاڵبەندی مەعنا دەبەخشێ بە زمان کەواتە ئەها زمان بۆ خۆی لە ناو زیندانێک هایە ئەتوان بڵێ هەر زمان بۆ خۆی ئەوەندە قەید و بەندی لە دەورە لەگەڵ ئەوەشدا تاقە ڕێگایەکە بۆ دۆزینەوەی داهێنان لە بەرهەمی هونەری و ئەدەبیدا بۆیە شاعیرێکی وەکو گۆران یا هەر شاعیرێکی تری داهێنەر تۆ بێ زمانەکەی بکەیتە پێوەەر و بیکەیتەوە لە زمانێکی داخراوی ڕستەییەوە ڕێزمانیەوە بیکەیتەوە بە زمانی داهێنان و کرانەوە کەواتە شعر ڕێگەی ڕزگارکردنی زمانە لەو زیندانە دەمخۆش و هونەر بەگشتی هونەر بەگشت شعریش بەشێکە لە هونەر گۆرانیش بە هەمان شێوە فۆلکلۆریش بە هەمان شێوە هاوڕێ عەزیز تۆ بۆ ئەوەی لە قودرەتی زمان بگەی پێویستە ئێمە لە فۆلکلۆر تێبگەین
یعنی پێش ئەوەی بمانێت لە تیۆریەکانی زمان و فەلسفەی زمان تێ بگەین تاکو و بیکەین بە پێوە بۆ تێگەیشتن لە بەرهەمی خۆمان زۆر گرنگە لە فۆلکلۆر و مۆسیقای خۆمان تێ کەواتە ئەگەر بە پوختی ینی بەر ئەوە بکەم ینی بڕێک بە چڕی وەڵامەکەم دەستکەوێ گۆران توانیوێتی ئەوە بکات بۆیە توانی ناوی برێن شاعرێکی بەس ئوستاز لا ئێمە ینی پێش تەسەورەکانی بەڕێزت بڕێک تەسەور هەیە ئەڵێ هێزی گۆران ئەوەیە کە نوێگەر بووە نوێگەرەکەشی ئەوەیە کە پشتی کردوتە کێشی عروزی عربی و ڕووی کردوتە کێشی پەنجەی خۆماڵی لەمەیان کورتی ئەەکەنەوە بڕێک جار لە هەندێک وەسفە گۆران توانیوێتی ئەمە تێپڕکا و خەریکی بنیادنانی جۆرێک لە شعرەتی تایبەت بێ بڵێ ئەمە سیرکە ئەمە قسەیکی ڕاستە خۆوانی کە وا قسەیان لەسەر گۆران کردووە ئەوە ڕاستەکە مەسلەی گەڕانەوە بۆ کێشی شعری و کێش شعری لەکوێوە هاتووەی پەنجەوەوانە لە فۆلکلۆری کوردیەوە هاتووە لە گۆرانیە زارەکیەکانەوە هاتووە گۆران ئەمەی کردوتە پێوەەر بۆ تەسیسکردنی ئەدەبیاتی نووسرا و بە تایبەتی شعری مۆدرنی کوردی و لەوەشدا سەرکەوتوو بووە هەر بۆیەش ئاوا بەرهەمەکانی زۆربەی کراوە بە گۆرانیەکان سنووری جوغرافیایی و سنووری داگیرکاری وڵاتان نیان بەزاندووە یعنی لەم دەڤەری کوردستانەوە لەم بەشی داگیرکراوی کوردستانەوە بۆ ئەو بە شعری گۆران بەبێ پاسپۆرت لە میانەی بەدەنگکردن و بە هونەرکردنەوە و ئاشکردنەوەی لەگەڵ ئەدەبیاتی بڵێ فۆلکلۆری ئێمە یا ئاواز و مۆسیقای ئێمە ئەو سنوورانەی تێپەڕاندووە ئەوە نیشانەی ئەوەیە کە گۆران هیچ پێوەرێکی لە دنیای دەرەوەی کوردیەوە نەهێناوە بۆ ئەوەی بناغەی شعری خۆی پێ نوێ بکاتەوە بەڵکو گەڕاوەتەوە بۆ ڕەسەنی شعریەتی کوردی کە لە ناو مۆسیقا و فۆلکلۆری ئێمەدا هەمیشەش کە ئەڵێن فۆلکلۆر و مۆسیقا لەبەر ئەوەی هەردووچیان ملازمی یەکترن یعنی هیچ فۆلکلۆرێکمان نییە لە جێڕانەوە و لە شێعر و لە گۆرانی و لە حیکایەتە ئەگەر نەوعی لە مۆسیقای خۆیتیانە بێت کەواتەوانە پێکەوە بەستراوە. ئوستاز بەر بڕێک وێنەی جوان و دانسقا ئەکەوین لە ناو شعری گۆرانە زۆر جار بە فۆتۆگرافیانە باس کراوە لە ناو ئەدەبی گۆرانە مەسەلەن مانگی بەجێما و لە سەفەری شەو زەردە لە ترسی قاس بە قاسپیکە و هاوێنە گەشتەکەی هەورامان و قەرەداغ ئەمانە بەڕێزت جیاواز لەم دیدە بینینێکی ترێ هەیە بۆ گۆران دوو چەمەکجیاکەیتەوە بە وردی ئیشان لەسەرەکەیت و بۆ منێکی خوێنەر ینی هەستکردن و بە جۆرێک لە وردی مەسەلەن جیاوازی لە نێوان بینین و تەماشای جیاوازی لە نێوان ئەو دوودانەیە گۆران یەکەم جاربەر کردەی تەماشاکەوێ اینجا ئەبینێ ئەگەر پێمان بڵێ بەڕێزت جیاوازی نێوان تەماشا و بینین چییە و شاعر چۆن نتوانێت ئیسفادە لەم دوو کردەیە بکات. لە ڕاستیە گۆران ئەم کارەکە وەکو هەر ئینسانێکی ئاسایی تەماشاکە و ئەو تەماشایە بڵین کاریگەری دەرەچی وەرەگرێ لە ئاستی بینینی چاودا چاوی فیزیکی ئێمە ینی ئەو چاوی کە من و تۆ عینی ئەوەی کە هەمومان پێمانەوەیە بەڵام گۆران وەک داهێنەر شتێک لەمە زیاترەکات واتە هەر تەنیا ئەوەی تەماشایەکە ڕنگانەوەی لە شعری ئەو دانیە بەڵکو نەقلیەکە تەحویلێکی زۆر گەورەی پێدا ئەیکا بە بینین واتە ئەیهێنێتە ناخی خۆیەوە ناخی زەینی خۆیەوە لەوێدا مامەڵەیەکی زۆر فەنتازیانە و داهێن ینی با بڵێن مامەڵەیەکی زۆر داهێنارانەی وای لەگەڵەکە دوایی کە ئێوە بیکاتەوە بە زمان لەوێ تووشی گیرە بێ لەگەڵ ینی لێرە گۆران تووشی کێشەیەگە بێ وەک داهێنەر لە مابینی ئەوەی کە هەستی پێ کردووە و تەماشای کردووە دوایی تەحویلی کردووە بۆ ئەوەی بیبینێ واتە جەوهەرەکەیمان بۆ کەشفکە بەو ڕوانگەیەشەوە کە خۆی وەک داهێنەرێک پێی ئیزافە کردووە ئەوە ناومان ناپۆیسیس یا داهێنان ئەنجا کە ئێوێ گزارشی لێ بکاتەوە دیسان پەنا بۆ زمانە بێنێتەوە زمانەکەش چییە؟ زمانی دەستورە دەستوری زمانی کوردیت وتمان هەندێک قەیدی خۆی هەیە گۆران بۆی ئەمە توش لەمەش خۆی دەرباسکە زمانێکیش ئەگەڕێتەوە بۆ ناو زمانی شعری هەمیشە هاوڕێ عەزیز دەرچوونە لە ڕێزمانی شعر یەک شاعری جوانی کوردمان نییە بەپێی ڕێزمانی کوردی شعری نووسی بێ هەر هەمووی دەرچووە لە ڕێزمان و ئەوانە بۆیە ئێمە کە باسی شعرەکەین وەک بەشێک لە داهێنان ئەبێ باش لەوە تێبگەین ناتوانین بە پێی دەستوری زمانی کوردی و شیاوەکیەکانی لە تەحلیل و شیکردنەوەدا لە شعر تێبگەین ئالێرەدا ئێمە
کە ئەوەکەین بە پێوەەر دەستوری زمانەکەین بە پێوەەر شاعیرەکە زەرێکی زۆرەکە و داهێنان و نەبێ و بەرهەمێکی کرچکاڵ لێ دەرەچێت. گۆران وە شاعیرانی هاوسنفی گۆران هەستاون بە خۆ دزینەوە لە دەستوری زمان، دەستوری زمانی شعریان زۆر پتە و کرد و داهێنانەکان لێوا کردووە بە نیسبەت ئێشی وەکو گۆرانەوە لە مەشدا ژیرۆدە بووە بە دەست شتێکەوە، ئەوەی بردوێتە ناو خەیاڵی خۆیەوە و ئیشی لەسەر کردووە و جوانی پێبەخشێەوە و داهێنانی لەسەر کردووە. دیسانەوە وەختێک ئێوێ تەرجومەی بکاتەوە بۆ وشە وەکووتمان سنووردارەکانی ناو زمانی کوردی لێرە تووشی کێشە ئەبێ، بۆیە بۆ خۆی بە ئاشکرا هاوارەکە ئەڵێ هەرچەنەکەم ئەو خەیاڵەی پێیمەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم. بە ئاشکرا هەڵبەستی بۆ تعریف کردووی ئەڵێ چوارچێوەی هەیە، بەڵام ئەژڵێ کێشەی من لەگەڵ چوارچێوە ئەیە من بە خەیاڵ بیرم کردوێتەوە، کەواتە هەرچەنەکە ئەو خەیاڵەی پێی مەست بووە واتە لە مەرحەلەی داهێنانە، واتە لە مەرحەلەی تەماشا و ڕۆیشتووە بۆ بینین و ئەجا بینینەکە ئەبێت تەرجمەی زمان بکاتەوە. لێرە تووشی کێشە ئەبێ کە زمانەکە ڕێگەی پێنادا ئەو خەیاڵ و بینینانەی کە ئەو داهێنەریانە دیسانەوە بێنێتەوە ناو زمان، بۆیە تووشی ئەو ڕێگری و ئەوەی من ناوم ناوە کە ئەمە سیفەتی ئینسانی مۆدێرنە کە ناتوانێت گزارش لە خۆی بکات. هەمیشە جیرۆدێ بەدەست ئەوەی بیری لێکاتەوە و فەنتازیای کردو و خەیاڵی لێ کردێتەوە لەگەڵ ئەوەی ئەتوانێت دەری ببڕێ. ئەمەی ئەتوانێت دەربڕێشتێکی زۆر دنیایی و مەحدودە. ئەمەوێ زۆر لەسەرەوە بوەسین ئەو خەیاڵی کە پێی مەز بووە. ئوستاز خەیاڵەکە زۆر قوڵ و گەورە و فراوان بووە یا ئاستی تعبیرکردنەکە لاوازە، باڵانسی ئەو لا بەرزترە و باڵانسی ئەم لا کەمترە، یان ئەی بوو ئەکرێش ئەشکرێ وا تەسەور بکەین ویستوێتی لە ڕێ ئەمەوە چوزانم چێژێکمان بداتێ جۆرە لە مبالەغە بکە یان جۆرێک لە ئێستاتیکامان بداتێ، ناکرێت بۆ جۆرە ژوێنای بکەین. بەڵێ خۆی هەموو پرۆسەکە هەموو ڕەوەندەکە ئەم سەفەرە کە ئەکا دروستکردنی یعنی لە جیاتی کۆپیکردنەوە ئەوەی کە ئێماڵین وێنەکردنەوە ئەو وێناکە واتە ئەیهێنێتەوە پێش چاوی خۆی، کەواتە وێنە قۆناغی تەماشایە هێشتا وێنەکردن بڵێ وەکوایە تۆ مەسەلەن شتێکە بینی و تەقلیدەکەیەوە، بەڵام وێناکردن قۆناغی بینینەکەیە، چونکە ئەمە یعنی ئەگەر بڵێ وەکو سیستەمێک سەیریکەین مستەوایەکی بەرزترە کە داهێنەر پێی پێبا و ئیشی تیاکە، بەڵام دوایی تووشی ئەو کێشەیە بێ کە باسمان کرد. ئێستا لە جوانی بێناوە، جوانی بێناو گوایە گۆران لە ڕۆ تەریخەکەیەوە، ئەوەی کە ئێماڵین فاکتی تاریخی لە زیندان بەربووە و لە بەردەمی ماڵێکە ئەوەستەیە لە ناو ئەو سیارەیە ئەویتایە پۆلیسێک دابەزێ جوانێک ئەبینێ کە دەستگیرانی بووە سەرچاوەکان وای بازەکەن، گۆران لە بڵێن کونی ئەو قەفەسەی تیا بووە لەو سیارەیە ئەم جوانەی بینیوە، باش نییە؟ دوای هاتۆتەوە هێناوێت لە سجن لە هەولێر لە سژنیاندانەوە ئەم دەقەی وتووە، باش نییە؟ ئێستا وەرن بە تەحلیلی ئەم دەقە بکەین. ئەم دەقا ئایا کۆپیکردنەوەیەکی فۆتۆگرافیانەی ئەم خانمەیە کە گۆران بینوێتی، یاخود ئەم دەقا دەرهاویشتەی ئەو خەیاڵ و فەنتازیا و بینینەیە کە گۆران لە ناو سزنە، ینی کە هێنانەوە بۆ سزن لەو تاریکاییە بەم ڕووناچی و ڕۆشنیە باسی جوانی ئەم ئافرەتت بۆکە. ئەو لێرە بۆمان دەرەکەوێت ئەمە کۆپیکردنەوە نیە، ئەمە داهێنانە، ئەمە ئێستەتیکایە کە هەموو شاعێکی ڕەسەن ئەتوانین بڵێن بەو شێوەیە ئیشی خۆی کردووە و گۆران نمونەیەکی زۆر بەرجەستەیە لەوەی ئێمە باز لەم میکانیزمانەی ناو زهن و خەیاڵ و زمان بکەین کە ئینسانی داهێنەر ئەتوانێت پیاتێ پڕێ. ئۆستاز گۆران نەماوە بیبین و پرسیاری لێ بکەین بزانین ئایا ئەم جوانی بێناوی باسی کردووە کوتومە دەری بڕەوەیان نا، بەڵام تۆ ئەتوانی ئەوم تێگەێنی ینی بە جۆرێک لە دڵنیاییت هەیە لەوەیە کە مەسەلەن هێشتا ئەو جوانی بێناوە کە بەم جوانیش باسی کردو هێشتا ئەوەی ناوزێنی نیە. ئەکرێ هاوڕێزی ئەمە کە تەماشاکەین تەماشا یەک کەس و یەک جوان و یەک ئافرەت ناکەین، یەک گوڵ و یەک چیا و یەک نیشتیمان ناکەین. ئێمە کە تەماشاکەین تەماشا زادەی ئەو ساتە وەختانەیە کە مرۆڤ لە ژیانی خۆیدا پێی تاپەڕێ. لە هەر تەماشایەکدا ئەوەی کە پێڵێ ئینتیباعێک یا کاریگەریەک وەرەگرێ و خەز نەبێ لە ناو مێشکە. بەڵام بۆ داهێنەر ئەم شتە تەواو جیاوازە. وەختێک تەماشاکە ئەم تەماشایانە هەمویان دوایی دەبنە یارمەتی دەر و بیرخەرەوەی
ئەو جوانیی کە ئەو لە فەنتیازەی خۆیدا بۆ شتی جوان بۆ کەسی جوان بۆ نیشتیمانی جوان بۆ درەخت جوان لە پێش چاوی ئەگرێ باشە ئەتوانین بڵێن جوانی بێناوی گۆران بەرهەمی تەماشایەکی زۆری گۆرانە تەماشاکانی گۆرانە بۆ خانمی جیاواز لە وێستگە جیاوازەکانی ژیانی خۆیدا کە ڕەنگ بێ هەرگیز قسەشی لەگەڵ نەکرد بن بەڵام ئەم تەماشایانەی تەحویل کردوون هەڵی داشتون بۆ ئاستی بینینی جوانی ئافرەت وەک خۆی لە خۆیدا باش نییە دوایی کە دەیەوێ ئەم جوانیە ئەم دەرککردە وەصف بکە لە ناو زماندا تووشی دوو حاڵەت دەبێ یەکیان ئەوەیە ئەم خەیاڵ لێکردنەوە زۆرە کە ئەنجامی بینینی ئەوە بۆ جوانی بۆ نمونە ژن خۆی نادا بەدەست ئەم سنوورە بەرتەسکەی زمانەوە بەڵێ ئۆستاز ئەوانەی کە باز لە گۆرانەکەن ئەڵێن وەرە عکسکردنەوەی قیبلەی خۆی لە عروزی عربیەوە بۆ کێشی پەنجە ئەڵێن نیەتی لە تازەکردنەوە بووە جۆرێک لە خۆکردی بووە بە قەولی نالی بەس پێدوانیە تەسەورەکە لەو بارەوە بێ لەوانەیە ویسی بێتی ئەو خەیاڵی پەیمەستە لە چوارچەوە کۆنەکان جێی نەبێتەوە بۆیە پەنای بەم ڕێگە تازەیە بردووە ئەنی هەستەکەی ئەم مۆدێلە تازەی زمانی کاتی گۆران یارمەتی دەرێکی باشترە بۆی مەسەنەوەی کە کێشی پەنجە چوزانم خێراترە کوردیترە حڕترە مامۆستای عزیز من بۆ خۆم بڕوان بەوە نییە ئینسانی هونەرمەند جا شاعیر بێ سینەماکار بێ هەر هونەرمەندێکی تر بێ لە پێشەوە بیر بکاتەوە کە ئێوێ داهێنان بکە کە ئێوێ چوارچێوەی ئەو ژانرەی ئەو نەوعە ئەدەبی و هونەریە و ئیشی تیاکە تازەیە کاتەوە من پێم وایە داهێنەرەکان بەرەنجامی خۆناسین و گزارشکردن لە خودی خۆیان هەم خودە مێژوویەکان هەم خودی ذاتی خۆیان بۆیە عەقڵی داهێنەر لە پێشەوە بەوە مەشغوڵ نییە پلانێک دابنێ کە من ئەمەوێ گۆڕانکاری بکەم نا ئەو ژیان دەژی تەسلیم بە ژیانێک دەبێت کە ژیانی خۆیەتی و دوایی ئەم ژیانە سزنی ناکە بەڵکو ئەم لە ڕێی داهێنانەوە خۆی لێ ئازاد دەکات داهێنان بەرهەمی ئازادی بیرکردنەوەی لە ژیان باش نییە گۆرانیەکێکە لەو داهێنانەی هەرچەندە لە ژیانە خۆشبەخت نەبوو بەڵام ڕوانگەیەکی زۆر ئومێدەوارانە و ئازادی بەخشانە و یاخی گەرانەی لەسەر ژیان لە ئەدەبەکەیدا پێشکەش کردوین و ئەمەش سحری مانەوەی گۆرانە بەڵام گۆران هیچ پلانێکی بڕوای من ناچاریان کردووە قسە بکە و ئەوە تا منیش هەندێشتم هێناوەتەوە ئەوە داهێنانت چۆن کردو ئەوش باز لە دوێنکردنەوەی شعری تورکیەکە و دوایی ئەوان سوودیان لە چێ وەرگرت و ئەمیش وای کرد ئەمە قسەی عەقڵی دوای ئەوەیە بەرهەمەکەت خستووە بڵێ شتێکی ئۆتۆماتیکی من نەڵێم مرۆڤی داهێنەر ئەوەندەی بە دوای ئازادی دایە لە خۆ گزارشکردندا لە ڕزگارکردنی خودەکەی کە بەدەست 100 جیرۆدەییەوە گیری خواردووە لە ژیانە ئێوێ ڕزگاری بکە و بەرهەمێک بەدی بێنێ کە هی ڕۆحی ئەو خودە زیندووە بێ ئەوەندە لە بیری ئەوە نەبووە پلانێک دابنێت چۆن یعنی شعری کوردی تازە بکاتەوە ئوستاز بۆم گرنگە و پرسیارە بکەم باس لە خەیاڵەکەی گۆران کردووە خۆشی باسی کردو و خەیاڵی کە پێیمەستە بەڕێزیشت باسی لە جۆرێک لە هزرین کردووە بڕێک ئیشی باشی هەم سۆسیۆلۆژی هەم فکریشی کردووە لە ناو دنیای هەم سۆسیۆلۆژی و هەم ئەدەبیاتی ئێمەیە چۆن ئەوە جیا بکەینەوە خەیاڵ لە ناو شعرا هزرین لە ناو شعرا جیاوازیان هەیە هەردووکیان یەکشتن خەیاڵ بۆ کوێمان ئەبا و پرسی هزر لە ناو شعرا بۆ کوێمان ئەبا من هاوڕێازی بە پێی تێگەیشتنی سنوورداری خۆم لە شعر لەو بڕواایەدام و ئەمەشم لە ئەدۆنیسەوە فێر بووم هەموو شاعیرە مەزنەکان بیرمەندی مەزنن هەموو شاعیرە داهێنەرەکان فەیلسوفی گەورن لە هەمان کاتدا هۆکارێکی ئەوەش کە من لە ناو شعری کوردیدا بۆ هزرینی کوردیانە بۆ ڕەسەنیەتی ئینسانی کوردەگەڕێم لەبەرەوەی شعر ئەدەبێکی پێکهاتەیە واتە هەموو بوارەکانی تری لە خۆ گرتووە
مێژووی تایە تۆ بۆی لە مێژووی کورتێ بگەی بەشێکێ بێ بگەڕێتەوە بۆ شعر جغرافیای تایە شاعرانی ئێمە زۆرن کە باسی جغرافیای کوردستانەکەن عرز بێ لە خزمەتا مۆسیقای تایە هەڵپەرچەی تایە یعنی لایەنی نەفسی تایە هزرینی ئێمەی تایە شعر ژانرێکی پێکهاتەییە بۆ کورد لەبەرەوەی تاقە ژانرێک بووە ئازادی هەبووە کە خۆی دەرببڕێ لە ڕێگەیەوە کەواتە ئێمە کە زۆر بەمان بە شعر دەست پێەکەین و نەوەکانی پێشومان زۆر بەیان شاعیر بوون ئەمە پەیوەندی بەو ئازادی شعرەوە هەبووە تا ئەندازەیەک لە چاو ئازادی بۆ ژانرەکانی تر کە ئەم میلەتە توانیوێتی خۆی لە ڕێگەوە دەرببڕێت باشە سانسۆری لەسەر خۆی دانەناوە لەو چیا و دەشتە شوانی کردووە گۆرانی وتووە باشە سانسۆری لەسەر خۆی دانەناوە کەواتە شعر بۆ خۆی ئەم ژانرە پێکاتەیە و پڕە لە هەزرینی ئێمە و پڕە لە خەیاڵدانی ئێمەش لە هەمان کاتە ینی لە میمۆری و یادگە و یادەوەری ئێمە کەواتە جیاکردنەوەیان لە یەکتر نازام خزمەتی چیەکە من کە هیچ سەرچاوەیەکی تری وام نەبێ لە ڕێگەیەوە هزرینی کورد بە درێژایی مێژوو یا لەو مێژووە کە ئێمە کورد ئەناسین کە سەرچاوەی ترم نەبێ کە دینم دینەکان و بڵین ئاینەکانم هەمووی کەوتمە بەر لێشا و توانەوە کە کولتورم کەوتبێتە بەر زمانی داگیرکەران و زمانی خۆم چەوسێنرا بێتەوە و بە پەراوێز خرابێ تەنیا شتێک بۆ ماوەتەوە ئەدەبیاتی شعریمە کە ئەیکەمە سەرچاوی سەرەکی بۆ ئەوەی هزرینی خۆمی لێوە هەڵێنجمەوە جارێکی ئوستاز بەو پێ بێتوانین بە فۆرمە گشتێکە یا بە شێوە گشتێکەوە تەماشاکەین کە ئەو منەی گۆران باسیەکە منی ناوتێکسەکانی گۆران ئەکرێ من بم ئەکرێ بە ڕێزت بێ ئەکرێ کەسێکی تر بێ ئەکرێ خوێنەرەکانی تر بن حەسب ئەوەی باز لە دۆخی کۆی کوردەکە بە جۆرە لە جۆرەکان یانی لە ڕووی سۆسیۆلۆژی و سایکۆلۆژیەوە ئەتوانین بڕێک پێناسی خۆمان وەکو تاک لە ناو دەقەکانی گۆران بدۆزینەوە جیان لە کۆمەڵگەی کوردی نەک دوو گۆران هەموو شاعیرەکانی تۆ سەرچاوەن بۆی ئەو خودە مێژوویەی کەوتم بە درێژایی ئەو مێژووە خودی کوردی هەر ئازادیەکی لێ زەوت کرابێ خۆی فڕیاوەتە ناو ئەدەبیاتی شعریەوە بۆیە شاعیرەکانی تۆ سەرچاوەی ناسینەوەی خۆتن و ئەمە یەکێکە لەو ڕەخنانەی من دایمە لە ئەکادیمیەکانی خۆمان هەمانە کە شعر تەنیا وەکو شعر سەیرەکەن پێیان سەیرە تۆ بڵێ لە شعری ئێمەدا فەلسەفە هەیە عیرفان هەیە جیهان بینی هەیە زاراوە هەیە یعنی تۆ بەمە غەدرێکی زۆر لە خۆت کردووە کە پێ دوایە شعر لەو فۆرمی کێش و قافیە و حتا لە شعری نوێژدا ئەوە تەنیا ئەبێ وەک شعر تەماشای بکەیت نەخێر ئەمە بەشێکە لە زمانی تۆ هزرینی تۆی لە خۆ گرتووە لە ناو شعرە ئەو بەشەی کە هزرینە دەری بێنە دەرەوە زۆر شت لەسەر خۆت زیاتر بۆ دەردەکەوێت زۆر باشە ئوستاز قسێکی باو هەیە بە جۆرە جۆرەکانڵێن کورد تاکە پەناگەی با بڵێن شاخەکان بۆ نیا کێوەکان بۆ نیا جوگرافیای کوردستان بووە ئەکرێ بۆ ناودۆخی سەقاف و ڕۆشنبیری ئێمەش بڵێن یەکێ لە پەناگە باشەکانی شعر بووە چوەکو زمان چوەکو تایە ماوەتەوە شتێکی لەو جۆرە زۆر هینێکی جوانە و حتا شاخەکانیش لێت تێک نەچێ بەشێکن لە جەمالیەت و شعریەتی دنیای ئێمە خۆ کوردیانی لەوەی کە ئیتر هیچی بەدەستەوە نەماوە پەنای بۆ شاخ نەبردووە شاخ جەمالیەتی تایە شاخ ڕەمزە شاخ ورد دەداتێ شاخ و ئەشکەوت نەوعێ لە گەڕانەوەیان تایە بۆ شوێنی ئەمان و هەر ئەمەشە لای گۆران سروشت کۆڵێک پێگەی تایبەتی هەیە سروشت و ژن چونکە سیرکە هاوڕێزی سروشت بەشێکە لە ژینگە ژن ژینگە ژیار ژیان زان زانەوە هەموو ئەمانە هاوڕەگن تۆ کولتورێکت هەیە لەسەر بنەمای ژینگە پارێزی و ژیانویستیەوە دروست بووە بۆیە چ وشەی پیتی ژ ڕەسەنە لە ناو زمانی کوردیا چ ئەو پیتانش یا ئەو ناوانش وەکو ژن ژیان ژیانەوە نازانم ژینگە ژینوار هەموو ئەمانە دەلالەتن لە ڕەسەنیەتی ئەو بوارانە و یەکتریش تەواو دەکەن یعنی ژن چییە ئەگەر تۆ ژیان و ژیانەوە و زانەوەت نێتەوە بیر یعنی بەردەوامی لە ژیاندا ژینگە چییە ئەگەر نەوەیەکی تری با بڵین ئامێز نەبێ بۆ لە خۆگرتنی ئێمە بۆیە شاعیرانی گەورەی وەکو گۆرانەوەمانە ژینگە پارێزی گەورەش بوون ئەم هەموو ستایشکردنی ژینگەیە لای گۆران و ژن لای گۆران دەلالەتێک لە دەلالەتەکانی
ئاماژەیەک لە ئاماژەکان ئەوەیە کە ژن لە درێژەی هزری ئێمەدا مقدسیکی خۆی هەیە و بە هەمان شێوە ژینگەش یعنی ئەمە گۆران بۆ شیوەنی ئەم دووشتەش زۆرەکە لە بەرۆی لە سەردەمی ئەوە ئینجا ئێمە دەست دەکەین بە نەوعێ لە دەستدرێژی بۆ سەر ژن و ژینگەش بە هەمان شێوە نەوعێ لە بەکارهێنانیان نەوعێ بۆکو سلعە و بڵین وەسیلە تەماشاکردنیان لای گۆران کەواتە ئەبێت چی بکە مەتەرێزێک قەڵایەک دروستکە بۆی ئەم شتە ڕەسەنەمان بۆ پارێزێ من ئەمەیەشێکە لەو شتانەی تا ئەندازێکیشم لەسەر کردووە هۆکاری ستایشکردنی گۆران بۆ ژن و بۆ سروشت و ژینگە ئەجێڕنەوە بۆ ئەو هەستە قوڵەی گۆران کە باسمان کرد کە لە پێشەوە پێشبینی کردووە ژینگە و ژن لە مەترسیدان فعلەن لە 40 ساڵی دوای مەرجی گۆرانیشدا مەرجی گۆرانی شخصی نەک مەرجی شعری سیرەکەین ئەمە بەڕوونی دیارە ئەم پێشبینەی گۆران هاتە دی ئوستاز ئەمە ئەوم بە پوختی بۆ جیاب بکەیتەوە لە کتێبەکەشە ئاماژە و پێدا و لێرەشە بروسکە ئاسا بڕێکیشی لەسەر کرد مامەڵەکردنی شاعران لەگەڵ سروشتان مامەڵەیەکە دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەن لەگەڵ خۆیان نابەکاری نایەنەوە ینی نایخەنە ناو بەرژەوەندی و مەسلحەتەکانی خۆیانەوە بە پێچەوانەی زانستەوە زانست کە هەیە مەسەلەن بۆی بەردێک بکە بە شتێک لە بەردێتی خۆی ئەیکا بۆی دارێک بکە بە وەرەقە لە دارەتی خۆی ئەیکا ئەگەر بە کورتی بۆم باسکەی وەک دوا پرسیاری ئەم بەرنامەیە دیدگای شاعران بۆ طبیعە لەگەڵ دیدگای زانستا بۆ طبیعە بۆ سروشت هەستەکەی ئەوان بەکاری هێنەوە لە مەسلحەتی خۆیان بەڵام شاعیرەکان دەسوپلی لەگەڵان نەرمەکەن بۆ زانست جۆرە هەیە هەر شتێک کە بابەتیە ئامرازیشە یعنی هەر شتێکە لە دنیای دەرەوەیە قابلی ئەوەیە وەک شت سەیری بکەی وەک ئەوەی کە ئەکرێ ئێمە بە بەکارهێنانی لە بەرژەوەندی خۆمان ئەو شتەی لێ بەرهەم بێنین کە ئێمە مەبەستمانە لێرە ئێمە بینە سنتەر و هەموو ئەو دنیای دەوروبەرمان دەبێتە ئامراز بەکاری ئەهێنین واتە ئێمە جۆرێک لە قودوسیەت دەدەین بەخۆ ئینسان سنتەری زاڵەکەین بەسەر بۆ نمونە ژینوار سنتەریدا بەڵام لای شاعیرانی ئێمە لە بەرەوەی ئەمان ئەو خاوەنی کولتورێک بوون ئەو کولتورە ڕای هێداون کە سروشتیش کە گیاندارانی تریش کە کانی و ئاویش کە درەختیش وەک بەشێک لە خۆیان وەک بەشێک لە درێژەی خۆیان لەم بوونەدا کە بە ئێمە بەخشراوە ببینن بۆیە بەلایەنەوە تاوانێکی گەورە بووە تەوهین یا دەستدرێژی بکەنە سەر سروشت یا وا سەیری بکەن کە ئەمە شتێکی سووکە و مرۆڤ زۆر زۆر مقدسە نەخێر تۆ لەبیر نەچێ هاوڕێ عەزیز لە درێژەی تاریخی ئێمەیە مرۆڤی ئێمەیە کە ئەچەمێتەوە بۆی ئاو لەکانی بخواتەوە ئەم مەفهومی ئەوەی ئاو بکەرە چنگتەوە و بەرزی کەرەوە بۆ سەر علوی خۆت ئەمە زۆر تازەیە بەڵام ئینسانی کورد وەکو حەیوان چەمیوەتەوە چونکە ئاو لای ئەو مقدسە لە ئەدەبیاتی فۆلکلۆری تۆدا بەردگرتنە ناوکانی بە گوناه ئەژمێردرێ باشە هاوڕێ عەزیز دوجار لەو گوندانەی کوردستان بڕۆ هیچ ڕێگایەک نبینی بە پشتکانیدا بڕوە ڕێگا هەمیشە بە بەرکانیدا دەڕوە چونکە تۆ دەبیە سەرچاوی پیسبوونیکانی و ئەم حەقت نییە کانی بۆ نمونە ئاو شتێکی مشتەرەکەەوە ئەمی لە ئەدەبیاتی ئێمە ڕەنگیدا خۆش ئوستاز گفتوگۆکە زۆر بەچێژە زۆر خەست و خۆڵە هێشتا ماویشمانە بە بچینە ناو گۆران من ئەمە وەکو بەشی یەکەمی بەرنمەکە لەسەر گۆراندا ئەنێم و دەست پێکەینەوە بۆ بەشی دووەم بینەرانی ئازیز و خۆشەویست لێرەیە کۆتایی باڵقەی ئەم جارەیەنم بەردەوامە بم لە بەشی دومی بەرنمەکەیە لەسەر هەمان تەور و جیهانبینی شعری گۆران تا بەرنمەکەی تر و دەستپێکی بەرنمەکەی تر زۆر سپاسانەکەم بە هیوام چێژێکی تایبەت و سوودێکی ئەوتۆتان لێوەرگێت بێ زۆر سپاس.